وا دابنێ ئێستا تەلەفۆن بۆ دێت و ئەڵەن کردمانی بە وەزیر کام وەزارەت هەڵەبژێریت؟ وەزارەتی گواستنەوە. وەزارەتی پێشمەرگە هەڵەبژێرم. وەزارەتی ئاوادانکردنەوە هەڵەبژێرم. وەزارەتی دارایی. وەزارەتی بەرگری عێراق هەڵەبژێرم. وەزارەتی خوێنی باڵا. وەزارەتی دارایی. وەزارەتی دارایی هەڵەبژێرم. وەزارەتی بەڕاستی پەروەردە وەربگرم. وەزارەتی ئاوادانکردنەوە ڕێگاوبار. ئینشاڵڵا دەبی تەلەفۆنمان بۆ بێ بۆ کاتی. بۆچی و ئەتەوێت چی بکەیت؟ چاکسازی پێویستە لە وەزارەتی گواستنەوەدا. وەزارەتی گواستنەوە کۆمەڵێ بەشی هەیە. یەکی لەوانە بەشی گواستنەوەیە لە ڕێی کتارەوە هیچ فعالەتێکی نییە وەستاوە و کۆمەڵە بوجە و ڕات و سەرفەکەی بۆ کۆمەڵە کارمەند هیچ شتێک نییە لاوەی کەوا بخۆن و هیچکە کە بەڕاستی سیستەمی پەروەردە هەم لە عێراق هەم لە کوردستان لای خۆمان لەسەر سیستەمێکی یعنی بەرەو پێش ناڕوە ڕاستە هەندێک ناو داخل بۆ ئەمە سیستەمی بەریتانیا و سیستەمی کەنەدی و ئەمە ئینگلیزی بەڵام ئەوانە حەلی کێشەی ئێمە ناکەن خاصن بۆ کوردستان بەڕاستی ئەگەر وەزارەتێکی سیادی لە عێراق بدرێ حەزەکەم وەکو خۆم وەزارەتی پەروەردە وەرگرم بۆی گۆڕانکاریکی بنەڕەتی لە پەروەردەیە بکرێت. هەموو ئەو پەڕێکی بمانێ 5 میلیۆن خەڵکمان هەیە لە کوردستانە ئەو 5 میلیۆنە دڵنیابە ئەو داهاتی کە لە کوردستان هەیە ئەگەر لە دەستێکی ئەمین دابێت دڵنیا بە شەرقی ئەوسەتی پێ بەڕێوە بە لەبەرەوەی دەمێ گۆڕانکاری لە وڵاتەکەمدا بکەم بە تایبەتی لە دروستکردنی ڕێژەی سەوزایی زیادکردنی سەوزایی لە وڵاتەکەمدا و هەروەها چاکنی ڕێگاوبانەکان وەکو دەبین لە وڵاتەکەمان چەندین ڕێگەی هاتوچۆمان هەیە کە بۆتە دروستکردنی چەندە ڕووداوی هاتوچۆ. ئەتوانین هێزەکانی پێشمەرگە کە ڕۆڵی کاریگەریان بینیوە لە ئازادکردنی سەرجەم عێراقدا لە تێکشاندنی تیرۆریستانی داعشدا بتوانین هاوتای هێزەکانی عێراق خاوەن ئیمتیازاتی خۆیان بن و لە هەموو ئەو پێداویستانێکە بۆ حکومت بۆ جێشی عێراقی ئەوانە دابین دەکرێت بۆ پێشمەرگەش دابین بکرێت. تۆ ئەچیتە ناو سیستمێکەوە سیستمێکی ینی ناسیستم ئەچیتە ناو منزومەیەکەوە ئەم منزومەیە ڕێگەت پێ نادات تۆ ئیش بکەیت خەڵکێکی زۆر هەیە ئایدیای هەیە لە من پلانمە ئیشەکەم بەڵام تۆ چیتە ناو ئەو منزومەیە یا ئەوە تا تۆ بێ لەگەڵ لافاوەکەی ئەوانە بڕۆی بووبن خۆ بگونجێنی لەگەڵ یا ئەو ڕۆژەی منە بم بە وەزیرە بە ڕۆژی دوایی دەست لە کار کێشانەوە پێشکەشکەم و بێمە دەرەوە. پارێزگاری لە جوانی و پاچی شارەکان سزادانی بەتابەتی ئەو وتەنبەرانەی لە ناو جامەکانیان شت فڕێدەدەنە دەرەوە ئەو هاوڵاتیانەی لە باتی ئەوەی پاش ماوەکانیان لە ناو حاویە و سەتلەکان بکەن دەچن لە گۆڕەپانە چۆلەکانی ناو تەنیشت خانوەکان دەکەن لە شەقامەکان فڕێدەدەن دڵنیاشن کە شارەوانی دێ و ئەوەی خزمەت گوزاریەکان دێن بۆیان پاک دەکەن و بەڵام حەزیان لێ شارەکە پیسکەن. طبعا خزمەتکردنی وەرزشە بەعام ینی لە عێراق و لە کوردستان هیوادارم و پۆستە ینی ئەگەر بشبیتن بەدەری لە عێراق هەر لە کوردستان بی باشترە. یەکەم پرۆژەسەمە پرۆژەسا دەبی ئینشاءڵڵا ئەگەر بووم بە وەزیر لە وەزارەتە بە دڵنیایی خزمەتکردنی با بڵێن سەرچاوە داراییەکان هەرێمی کوردستانە. لەبەرەوەی ڕێوەزارەتی دارایی پێویستە بە گشت سێکتەرەکانی نێوەزارەتەکانەوانێ و طبعا لە ڕێی کەسی بازبوون و شارەزاوانێ ئەو کاتە مؤسسەیەکی گشتگیری پێکێنین و توانین لە ڕێی ئەو وەزارەتەوانێ خزمەتێک بە کۆمەڵانی خەڵکی گەلی کوردستان بکەین. ڕێگای بینی هەولێر و سلێمانی تەواوەکەم و بەنداوی گەورە دروستەکەم لەسەر زەی گەورە و بنیە تەحتیەی هەرێمی کوردستان ئەبوژێنمەوە وەک دروستکردنی کارگەی گەورەی دەرمان. ئەگەر وەزارەتی پێشمەرگە هەڵبژێرم هیکەم بە وەزارەتێکی سربەخۆ بێلایەن دەستی حزبی تیا دەرەکەم